ڕەنگە تا ئێستا ئێمە وەک چارەخواز و هاوڵاتێکی ئاسایی هێندەی شەکەتی پزیشکێک نەمانتوانی بێت لە بەهاو گرنگی و ئەنجامدانی نەشتەرگەریەک تێبگەین. هەندێک جاریش ڕەنگە نەتوانین کێشە و ئاریشەی ئەنجامدانی هەڵبسەنگێنین. بۆیە بڕیاردان لە کات و شێوازی ئەنجامدانی نەشتەرگەریەکان دەرخستەی توانا و لێوەشاوەیی پزیشکانی نەشتەرکارە. هەمیشە پزیشکان دەیانەوێت بە کەمترین ئازار و زیان ئاسانترین ڕێگە باشترین ئەنجام بەدەست بهێنن. بەناوی خۆی گەورە میهرەبان، بەڕێزان، من دکتۆر هیوا عومەر بابە. ئەوڕۆ نەشتەرگەریەکمان هەبوو بۆ نەخۆشێک کە تووشی فتقی لاڕان بوو بۆ هەردوو لای لاڕانی. ئەم نەخۆشە پێویستی بە نەشتەرگەری بوو. دیارە باشترین جۆری نەشتەرگەری بۆ ئەم جۆرە نەخۆشانە مادام هەردوو لای هەیە و گەنجە باش وایە بە نازوور بکرێ و چەند جۆرێکمان هەیە کە بە نازوور ئەکرێ. ئێمە ئەمڕۆ بە طریقەیەک و بە ڕێگەیەک بە نازوور کردمان کرد، ڕێگەیەکی تازەیە و بۆ یەکەم جارە لە تاوری تەندروستی سمارتە ئەنجامەدرێ کە زۆر بەدەگمەن لە شاری سلێمانی ئەنجامەدرێ، ئەویش بە تێپ، واتە تۆتەڵی ئێکسترا پێریتۆنیاڵ، واتە ئەو کەڤەرە تەنکەی کە لە بەشی ناوەوەی سکەوە بۆ ڕیخۆڵەکان و بۆ ئەندامەکانی ناوەوە هەیە. ئێمە لە دەرەوەی ئەو کەڤەرەوە ئەچین شەبەکە بۆ نەخۆشەکە دانرێت. نەخۆشەکە دوای ئەم نەشتەرگەریە و جیاوازیەکەی ئەوەیە لەگەڵ جۆرەکانیکەی نەشتەرگەری کە زووتر هەڵەسێتەوە، کەمتر ئازاری هەیە و چانسی ئەوەی کە ڕیخۆڵەکان بە شەبەکەەوە بنووسێ یان بە هەمان شێوە هەوکردنی شەبەکەەوە ئەمانە بە تەواوەتی کەمەکاتەوە. بۆیە وەکو باسم کرد بۆ یەکەم جار ئەم نەشتەرگەریە لە سمارت ئەنجامدرا. هیوادارم نەخۆشەکەشمان سوودێکی باشی لێ ببینێت و ئێوەش هەر شاد.